بەڕێزان سڵاوتە لێبێ خۆشحاڵم جارێکی تر لە چوارچەوەی پرۆگرامی بە کوردی بەوەی بەڕێز دەکەمەوە. ئاین یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ئەوەیە بە تایبەتی ئاینی پیرۆزی ئیسلام لە پاڵ پەرستش و لایەنە ڕوحی ئیمانیەکەی هەوڵدان و ئاراستەکردنی مرۆڤە بۆ گیانی یەکگرتن و هاوکاری و تەبایی لە پێناو خۆشبەختی و زاڵبوون بەسەر قەیران و نەهامەتەکاندا. دیارە ئەوەش لە دەقی چەندین ئاەتی پیرۆز و فرموودەدا دەبینین کە چۆن جەخ لەسەر ئەمە دەکاتەوە. بەڵام بەداخەوەی ئێمە لە مێژوو ئێستای کۆمەلگەی مسلمان دەبینین دیارە پێچەوانەی ئەم ئاراستە و ئەم ئامانجە مەزنە مسلمان زۆر جار هەنگاو دەنێ. ئێستا دەبینین لە جیهانی ئیسلامیا لە کۆمەلگەی مسلمانە وێڕای ئەوەی کە چەندین مەزهەبی جاجیا پەیدابوونە هاوکات لە نێوان خودی یەک مەزهەبیشدا چەندین گروپبەندی ئاینی جیاواز دروست بوون و دروست دەبن کە بەداخەوە کە نەک نەبوونەتە هۆی ئەوەی کەوا گیانی یەکگرتن و تەبایی هەروەها یەکتر تەواوکەن، بەڵکو بوونەتە فاکتەری پەرتەوازەیی و هەروەها بوونەتە هۆی ئەوەی کە بەرهەمێنانی ڕقوکینە و وەتەنات یەکتەسڕینەوەش. دیار لە دوات جاریشدا ئەمە مسلمان زەرەر دەکات و هەروە خودی ئاینەکە وەتەنات تەواوی مرۆڤاتیش لەوە زیانمەند دەبێت. بۆ ئەوەی زیاتر لەسەر ئەم پرسە ڕاوەستین گفتوگۆ بکەین لەسەر گروپبەندی ئاینی و هۆکارەکانی و لایەنە باش و خراپەکانی ئەوەی کە لەگەڵ گرتبوونەوە و گروپبەندی ئاینی لێکیان جا بکەینەوە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سیق لەو بارەوە گفتوگۆ دەکەین. مامۆستا سڵاو بەڕێز کاتت باش. زۆر سوپاس. هەڵبەت دیارە بینرانی بەڕێز ئێمە لە ستودیۆ کۆمەڵی میوانی بەڕێز لەگەڵمان ئامادەیان هەیە کە هیوادارین بە سەرنج و پرسیارەکانیان بابەتەکەی مەزیاتر دەوڵەمەند بکەن. ئێمە لێرەوە بە خێراتیانەکەین بەخێبن سەر چاو خۆشحاڵی ماوە دەبوونتان زۆر سوپاسانەکەین. دیارە گەڕێمولاتان دوای تاوتوێکردنی تەوری سەرەکی پرۆگرامەکە. مامۆستا دووبارە دێمەلا جەنابێت بۆی دەست بە گفتوگۆکەمان بکەین لەسەر بابەتی گروپبەندی ئاینی. دیارە لە کۆمەلگەی مسلمانە گروپبەندی زۆر هەیە و دروست بوونەوە هەیە و هەبوون لە مێژوودا. ئێمە ئەمانەوێت جارەیە سەرەتاوە بزانین گروپبەندی ئاینی چییە، یاخود گروپبەندی ئاینی یاخود داخرانی ئاینی چییە، چۆن پێناسەیەکی بکەین تاوەکو دوای بچین سەر بابەتەکانی تر. ڕاستە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. دیارە هەموو کۆبوونەوەیەک لە ئەنجامدا ئەگەر بۆ کاری خێر بێ کارێکی باشە، دەکرێت کۆبوونەوەیەکیش هەبێ بۆ کاری شەڕ بێ. ئەو کۆبوونەوانەی کە بۆ کاری شەڕ بەکارێ هێنرێ و ئەو کۆبوونەوانەی کە ئامانج لێی خراپە و دژ بە مرۆڤایەتین، بێگومان قورئان دەستەواژەیەکی بۆ بەکاردێنێ، ئەوی دیکەش دەستەواژەیەکی تری بۆ بەکاردێنێ. یەکێ لەو دەستەواژانەی کە لە قورئاندا باوە و نزیکەی 4 جار لە قورئاندا هاتووە، ئەو دەستەواژەیە کە خوددا بۆ گروپبەندیەک بەکاری دێنێ کە خەڵکانێک 10 و 15 و 20 و 30 کۆبنەوە لە پێناوی ئامانجێکی خراپدا. ئەمانە هەمیشە تەماشا ئەەکەی خودای گەورە لە قورئاندا ناوی بردوون بە عوسبە. لەبەرەوە ئەم گروپبەندیە لە ڕوانگەی قورئانەوە گە تەماشایکەی مەبەستمان لێی عوسبەیە. ئەگە تەماشای عوسبە بکەی بزانە یعنی براکانی یوسف عوسبەن ونحن عصبة خۆیان ئەڵێن ونحن عصبة، کەواتە ئەمە مانای وایە براکانی یوسف گردبوونەوەیەکیان هەیە ئامانجان خراپە، یانوێ براکی خۆیان بکوژن، یانوێ برای خۆیان فرەدەنە نێوبیر. ئەم جۆرە کارانە خودای گەورە لە قورئاندا هەمیشە ئاماژەی بۆ کردووە لە ڕێگەی ناولێنانی بە عوسبەوە. جا لەبەر ئەوەیە ئەبینی دەستەواژەکانیشی لە زمانی عەرەبی هەروایە. ئەو کەسانی کە کۆبنەوە پێوەترێ مەسەلەن بۆ کاری خراپ پێوەترێ عوسبە. ئەو کەسەی کەوا بڕیارەدا ئیدی وەکو دوای ئەوە چی لێ دێ ئەبێتە عیسابە. ینی هەر کوردیش ئەو کەلیمە وشە عەرەبی ئەزانێ کەوتر عیسابە کۆمەڵە کەسێکن یاسا پێشێلەکان کاری خراپەکان هەموو شتێک ئەنجامەدەن تۆ ئەڵێ ئەوە چی ئەڵێ وەڵاوانە عیسابن. عیسابە و عوسبە ئەم عوسبەیە وشەیەکی قورئانیە. ئەوێ خوا سوبحانەهو وتەعالا پێمان بڵێ گردبوونەوە لە پێناوی ئامانجی خراپدا ئەمە یەکێکە لەو ناوانە. هەتا ئەمە چێتەوە سەر خانەی ئەوەی ئێمە گەیەکە تووڕە بێ ئەڵێن عەسەبیە. ئەوە لە ڕووی توبەوە قسەیە هەیە، بەس لە ڕووی قورئانیەوە کە بە یەکێکت گوت عەسەبیە یعنی ئەندامێکی سەر بە عوسبەیەکە، ئەندامی سەر بە عیسابەیەکە پێوتری عەسەبی. بۆ عەسەبیە یعنی جەماعەتەکەی گروپەکەی لە کاری شەڕە چی دەمارگیری چی پێگوت اینجا ئەو دەمارگیریە بە هەڵە هێناومانە لە عەسەبیەوە چکە دەمار بۆ جسمە. لەبەرەوە لەوێ ڕاستە ئەڵێن مەسەلەن کۆ ئەندامی دەمار و ئەو بابەتانە ئەعساب و ئەوەمان ناوێ ئێمە ئەوە لەوێەوە براوە. ئەوی دیکە ئەو لەوێ و لێ وەرگیراوەکو تۆڕێک وایە. عیسابە تۆڕێکن، عوسبە تۆڕێکن کاری خراپ ئەنجامەدەن. ئەو کەسە پێڵی بۆ وات کرد ئەڵێ لەبەرەوەی گروپەکەم وای پێم گوتگوتیە بێ ئەو کارە ئەنجام دێ هەرێکم
کەواتە ئەم حاڵەتانە ئەبینی ئەمە وشەیەکی قورئانی بڕوانە هەمیشە چۆن قورئان ئاماژەی کردووە کە عوسبە گردبوونەوەی نییە، عوسبە گروپبەندیەکە بۆ کاری شەڕ، بۆ کاری شەڕ. یعنی براکانی یوسف ئەڵێ ونحن عصبة ئێمە عوسبەین إن أبانا لفي ضلال مبين. إن يعني باوچی خۆیان کە یعقوبە پێغەمبەرە ئەم گروپە ئەوەندە خراپن براکانی یوسف، ئەوەندە ئامانجان خراپە بە باوچی خۆیان کە پێغەمبەرە ئەڵێن إن أبانا لفي ضلال مبين. باوکمان گومڕایە هەر بە مبینی، یعنی بە ئاشکرا باوکمان گومڕایە. کەواتە هەمیشە گروپبەندی ئاینیش ئەو گروپن کە حەق لە لای خۆیان دانن، پێیان وایە بەس خۆیان حەقن. هەر ئەمانە جارێکی تر ئەم ئەمانە ئەڵێ لئن أكله الذئب ونحن عصبة إنا إذن لخاسرون. کەواتە ئەڵێ ئەگەر ئێمە گروپ بین و براکەشمان گورگ بیخوا یانی ئێمە هیچ نین. کەواتە گروپبەند هەمیشە خەسارەتش قبول ناکە، پێی وایە نابێ خەسارەت قبولکە. کەواتە بینی ئەو گروپانە لە پێناوی گەیشتن بە ئامانجەکانن ئەڵێن چی؟ ئەڵێن مادام ئامانجەکەمان گەیشتنە بە فلانشت بەدەسەڵاتە بە نانجام چی، ئێمە بەم کارە بە ناوی دینەوە با خەڵکیش بکوژین، با خەڵک بێتە کوشتن. ئەڵێ کاکە ئەو خەڵکە بەریئە، ئەو خەڵکە چۆن لە تەقینەوەی ئەوە ئەیکوژن؟ ئەڵێ خوا خۆی ڕۆژی قیامەت حسابی لەگەڵک. ئەوە ئەدەبیاتی ئەم گروپە تیرۆریستانە بە شێوانەیە. بڕوانە خوا لە قورئانە ئەڵێ أولي العصبة بالعصبة أولي القوة، بالعصبة أولي القوة. جاري كتر أم عصابة وأم عصبة وأم جروبا كأمانجي تنها أمانجي كاري خرابة قوتي لقلاه، يعني هزب كارديني بوجشتن بأمانجا كان يخوي هزب كارديني. برونا جاري كتر درباري بيغمبر لوط عليه إن هذا ليوم عصيب، يعني يومي عصيب چیە؟ هەر لە عوسبەوە وەرگیرا ئەو ڕۆژەی کە قەومەکەی ئەزانێ میوانی هاتووە، ئەزانێ قەومەکەی دێنە سەری گەلە کۆمەی لەسەرەکەن بۆ کاری خراپیان ئەوێ بەوە ئەڵێ یوم عصیب. ئەو ڕۆژەی کە کۆمەڵێک کەسی خراپ کۆ ئەبێتەوە و دێنە سەرت و گەلە کۆمەت لەسەرەکەن ئەو گروپە بۆ کاری تیرۆریستی، بۆ کاری خراپ، ئامانجی خراپ، بەوەش گوتراوە یومی عصیب. کەواتە هەموو لە ڕاستیدا پێمان ئەڵێ بابەتی کاری خراپ خوا فەرمێ ئەوانەی کە تۆمەتی خراپیان بۆ خێزانی پێغەمبەر هەڵبەست. إن الذين جاءوا بالإفك عصبة منكم، يعني لەناو مسلمانانە، منكم لەناو مسلمانانە ئەشێ گروپبەندی تیرۆریستی هەبێ، گروپبەندی خراپ هەبێ، گروپبەندێک هەبێ لە نێویاندا کاری بڵاوکردنەوەی هەواڵی خراپ بێ، کاری بڵاوکردنەوەی تۆقاندن و تیرۆر بێ. کەواتە ئەمە هەموو لە ڕاستیدا پێمان ئەڵێ ئەم دەستەواژەی عوسبە و عیسابە و عصبیەتە. بۆیە پێغەمبەر فەرمووی ليس منا من دعا إلى عصبية، نە بە معنای تۆڕەبوون، بە معنای ئەمە. یعنی پێغەمبەرە فەرمووی لە ئێمە نییە ئەو کەسەی گروپ دروستەکە، ئەو کەسەی کە گروپ دروستەکە بۆ کوشتنی خەڵک، ئەو کەسەی گروپ دروستەکە بۆ تێکدانی دین، ئەو کەسەی گروپ دروستەکە بۆ ناشرینکردنی دین. ليس منا من دعا إلى عصبية وليس منا من قاتل على عصبية. لەوەش لە ئێمە نییە کە شەڕەکە لە پێناوی گروپەکەی خۆی. وليس منا من مات على عصبية، ئەوەش لە ئێمە نییە کە ئەمرەیە لە پێناوی ئەوەی کەوا گروپێکی بچکۆلەی خۆی سەرخە. ئەمە هەمووی پێمانەڵێ ئیسلام ئاینێکی فراوانی گەورەی جوانە، ناکری بیکەینە گروپ، نابێ بیکەینە گروپ بەندی و لە پێناوی سەرکەوتنی گروپەکەی خۆشمانە، لە پێناوی سەرخستنی گروپەکەی خۆشمانە خێر و شەر تێکەڵکەین و خەڵک بکوژین و تۆمەتی خراپ بۆ خەڵک دروستکەین و وشەی ناشرین بەکاربێن. بەڵێ جوانە. مامۆستا دێنە سەرەوەی کە دیارە ئەم گروپ بەندیە هۆکاری خۆی هەیە. هەندێک پێیان وایە نەخۆشی ئەوانە زۆرێک لە نەخۆشی دەرونیان هەیە، بۆیە پێک و کۆبنەوە پێیان خۆش نییە پابندی هیچ ئادابێکی گشتی بنیانێ بەجیا بژین. لای جەنابەت پێت وایە هۆکار و فاکتەرەکانی ساڵدانی ئەم داخران و ئەم گروپ بەندیە لەناو خودی ئایندا چییە؟ یەکەم شت بریتە لە مۆنۆپۆلکردن و ئیحتیکارکردنی حەقیقەت. یعنی ئەم کەسانە پێیان وایە بە کەمینەیەکی زۆرکەم، بە گروپێکی زۆرکەم پێیان وایە ئەم ئومەتە ملیارێک و 500 میلیۆن مسلمانە لە دین تێنەگەشتون، ئەم گروپە بچکۆلەی ئەمان، ئەمان ئەو کەسانن کە پێیان وایە ئەو جەنەتەی کە خوددا دەفەرمی عەرضها السەماوات والأرض، خوددا بەس بۆ ئەم گروپە بچکۆلەی دروست کردو، عالەمەکەی تر هەمووی بۆ جەهەنەمە نێرن. هۆکاری ئەمە چییە؟ ئیحتیکارکردنی حەقیقەتە. هەتا بەناوی دینەوە گردبوونەوە، هەتا بەناوی دینەوە گروپی ئاینی دروستکەی خراپترە، چونکە لە ڕوانگەی دینەوە پێت وایە تۆ حەقیقەتی. دەکرێت ئەم گروپ بەندیە خراپە لەسەر فکر بێ، ئایدۆلۆژیایەک بێ، چەپ دروستیکە، ڕاست دروستیکە، نەتەوەیی بێ، فکری بێ، هزری بێ، بەمانایەکی تر دەکرێت ئەم گروپ بەندیەکەی مەباسیەکەین خراپە زۆر ڕەهەندی دیکەی هەبێ، یعنی ئابووری بێ. بەڵام ئێمە باسمان لە باسی گروپ بەندی ئاینیە،
گروپبندی ئاینی ئەو کارە دەکاکە ئەوێ حقیقت بۆ خۆی مۆنۆپۆلکە. من بە لۆگۆی سێ کەناڵت پێ بڵێم. کەناڵێک لە کەناڵەکان کە نەتەوەی عەرەبیە نەبێ ناوبرم، کەناڵێکی نەتەوەی عەرەبی ئەڵێ کەناڵەکەمان ناوی کەناڵەکە ئەڵێ قەنات الحەقیقە، ئەڵێ ئەم قەناتە قەناتی حەقیقەت، یعنی چی لێرە گوترا ئەوە حەقیقەتە. تەمان وانە ئەوە جۆرێکە لە گروپبندی بە ناوی نەتەوەی. ئاینەکە لەو خراپترە. کەناڵێکی ئیسلامی عەرەبی هەیە، ئەڵێ قەناتەکەمان عین الحەقیقە، یعنی ناوەڕاستی حەقیقەت، چاوی حەقیقەت، یعنی تر لەوە زیاتر لە دەرەوەی ئەمە هەمووی عالەم باتیلە. کەچی کەناڵێکی دیکەی عەرەبی هەیە لیبراڵە، عاقڵترە لە هەردووچە، لە نەتەوەی عەرەبەکەش عاقڵترە و لە ئیسلامی عەرەبەکەش عاقڵترە. ئەڵێ قەناتەکەی ئێمە ئەقرب إلى الحەقیقە، نزیکترە لە حەقیقەت. ئەو قسەیەکی جوانە. بزانە تا بەرەو دین بێین خراپترە. احتیکارکردنی حەقیقەت بۆیە ئێستا ئەحزابی دینی زۆر خەتەرە. بۆ چونکە بە ناوی خواوە قساکە، ئەڵێ من حەقیقەتەکە لای منە. قەومیەکیش هەروایە، بەس کەمتر لەو کاڵترە. لیبرالێکیش وایە، بەس لەو کاڵترە بێتەوە. کەواتە بە پلەی یەکەم ئەم خاڵە زۆر سەرەکیە کە ئەوە مۆنۆپۆلکردنی حەقیقەت. بەڵێ پێی وایە حەقیقەت لای ئەوە. خەڵێکی تر بریتە لە چۆنەڵێ تێگەشتنی ڕووکەشانە لە ئاین، تێگەشتنی ڕووکەشانە سەطحی نەک عەمیق، نەک قوڵ. بۆیە بینی هەموو ئەم گروپانەی کە ئەم کارە ئەنجامەدەن تێگەشتنەکان لەو ئاستەیە، تێگەشتنێکە ئاسۆیانەیە، نەک تێگەشتێکی قوڵ بێ لەو بوارێکەوە ئەوان کاری لەسەرەکەن و ئیشی لەسەرەکەن. خاڵێکی دیکە بریتە لە داخران. هەمیشە ئەڵەیە گروپبەندی ئاینی بە مەبەستی خراپ بەکارهێنانی کەسانێکن داخراون خەڵکی تر نابینن. با نمونەیەک پێ بڵێم، ئەڵێن کۆترێک لەسەر لێواری بیرێک ئەنیشێتەوە سێری خوارەوەکە، ئەمە چیرۆکێکی ڕەمزیە. کۆترێک لە لێواری بیرێکە ئەنیشێتەوە لە خوارەوە بۆقێکە بینێ کە ئەو بۆقە هەر لەناو ئەو بیرەیە لەدایک بووە، دەرەوەی نەبینیوە. بۆقەکە بە کۆترەکاڵێ بۆچی ئاوا ماندووی؟ ئەڵێ لەبەر ئەوەی لەم ئاسمانە بەرینە دێم و ئەڕۆم و ئەفڕم، زۆر بەرینە ئاسمان لەبەرەوە ماندوو. بەنسبەتی بۆقەکە ئاسمان چییە؟ ئاسمان بریتیە لە چێوەی ئەو بیرە فقط، چونکە ئەو لە خواری بیرەکەەوە هەر ئەوەندە دەبینێ. ئینشاڵڵا ئاسمان کەی ئەوەندە گەورەیە؟ ئاسمان هەر ئەوەندەی تا لە لێواری بیرەکە بۆ لێواری بیرەکەی ئەوەندەی. کەواتە ئەمانە ئەو جۆرە کەسانن کە داخراون لە شوێنی داخراوی خۆیانەوە هەر ئەوەندە ئاسمان دەبینن، هەر ئەوەندە لە دین تێئەگەن، هەر ئەوەندە لە ژیان تێئەگەن، هەر ئەوەندە لە ئینسانیەت تێئەگەن. لەبەرەوە ئەم گروپبەندە ئاینیە توندڕەوانە ئەمە کاریانە ئەبێتە مای ئەو. بەتایبەت ئێمە بێ زۆر بۆ لەمە دوو ئاگدار بین، چونکە ئێمە زۆر ئاماژەمان پێ کردووە. داعش دەوڵەتە بە شێوازێکی فراوان دێ. لەم قۆناغەی تر کە کۆتایی پێدێنی تەزبیحت بینیوە چۆن سەتیت هەیە، 100 دەنکیت هەیە و 101 دەنکیت هەیە کە بچرایەوە ڕەنگە یەکێک پەرش و بڵاو بێتەوە، ڕەنگە جای خەڵکێک 11 لێ دروستکە بۆ نمونە بیکاتەوە ئەو گروپبەندیە. لەبەرەوە بێمە زۆر ئاگاداری گروپەکان بین بۆ لەمەودا، چونکە داعش هەڵەوەشێتەوە بەڵام خۆی کاتەوە گروپی بچووک هەر گروپێکی لەم بچووکانەماندی و بە ناوی ئاینەوە احتیکاری حەقیقەتەکە بێن دێمە سەری، یعنی صفاتەکانی ئەوانەمانزانی ئەو کاتە بۆمان دەرەکەوێت کەوانە چییە. خاڵی زۆر سەرەکی ئەوەیە کە ئێستا ببینی چۆن لە قەدیما خەواریج هەبوو، هەمیشە گروپبەندی ئاینی بریتە لە خۆجیاکردنەوە لە کۆ. کاکە کورد قسەیەکی هەیە، هەندێک کەس کە دینداریەکە دینداریەکەی زۆر توندڕەوانێ، کورد دەڵێ ئەوە فڵانە کەس لە ئومەتی محەممەد ناچێ. ئەگەر لێ بۆچ ئومەتی محەممەد ئەم خەڵکەی خۆمانە، ئەمەی کە من ناو ئیسلامی کوردەواری دین هەروە بووە و دینی خۆمان ئاوا بە خۆشی و بە ئاشتی دیوە. بۆیە کۆمەڵە گروپێک لێ پیا بێ لە ئۆمەد نەچووە، بۆ چونکە بەڕاستی ئەم جۆرە کەسانە دین ئەکەن بەکارێکی حزبی، دینەکەن بەکارێکی سیاسی، بۆ ئامانجێکی سیاسی بەکاری دێنن کە لەگەڵ خۆشیانە تەبانابن، لە نێو خۆشیانە تەبانابن، لەگەڵ یەکیشا یەک ناگرنەوە جارێکی تر. بۆیە داعش بوون و خەواریج بوون ناو نییە بە یەکێ ناوبنەی داعش، بریتە لە نەهجێک لە بیرکردنەوە، جۆرێک لە بیرکردنەوە کە پێ دوایە بەس خۆت ڕاستی. ئەم جۆرە لە بیرکردنەوە نەقلەکەی جارێکی تر ئەیکەی بە سلوک و ڕەفتار جارێکی تر، دوای وردە هەر ئەوەنجامی داعش دەداتەوە جارێکی دیکە، هەر ئەوەنجامی داعش بەڵە ڕاستە. هەر ئەبە ئێستا وەکو خەڵکانی گروپی پێیا بن بەخۆیان دەڵێن فەرقەی ناجیە. فەرقەی ناجیە دەستەواژەیەکە، ینی
زۆربەی علەمای حەدیثیش خۆیان لێ لاداوە نە بوخاری جێڕایەوێتەوە نە موسلیم جێڕایەوێتەوە لەو سەری هێناویانەتەوە و ئیدی هەر گروپێک پەیدا بێ ئەڵێ ئەم گروپەی ئێمە ڕزگارە بێت و گروپەکانی تر هەمووی بۆ جەهەنەمە سێری ئەم قسە نابەجەیەکە لەبەرەوە ئەبێ زۆر ئاگادار بین دۆستمان هاوڕێمان دراوسێمان دەوروبەرمان دەستەواژە گەلێکەیە لە ئەوروپا دەستەواژە گەلێکەیە وەکو فاشیزمە وەکو نازیزمە ئەوەی بەکاری بێنێ لێ تێگەن نیشانی پرسیارێ خەنەسەر ئێمەش پێویستە لە گەڕەک و لە کۆڵان و لە برادەر و لە هاوڕێ و لە کەس و کار و هەموو ئەمانە نیشانەی پرسیار بخینە سەر ئەو کەسانی کە ئەم جۆرە قساناکەن ئەوەی ئەم جۆرە قساناکە ئەوەی ئەڵێ فەرقەی ناجیە ئەوەی ئەڵێ حەقیقەت لە لای منە ئەوەی کە ئەڵێ تەنها من ڕاستم هەموو ئەمانە پرۆژەیەکن بۆ بوون بە داعش بەڵێ جوانە وایە مامۆستا ئێمە لە کۆمەڵگەی موسڵمانە دوو جۆرە گروپمان هەیە گرتبوونەوەی باشمان هەیە و گروپبەندی خراپمان هەیە ڕاست ئێمە دەبێت چۆن جای بکەینەوە یاخود جیاوازی بکەین لەوان ئەم دوو گروپە ئەوەی کە باشە ئەوەی کە خراپە بۆی هەمووی بە یەک چاوسێر نەکەین یاسا هەر شتێک بە پێی یاسا دروست بێ یاسایەکمان هەیە لە کوردستانە یاسای ژمارە هەفتەی ساڵی 1993 یاسای ژمارە هەفتەی ساڵی 1993 یاسای حیزبە سیاسیەکانی کوردستان یاسای ژمارە 18 ساڵی 93 یاسای کۆمەڵەکانی کوردستان جەمعیات یاسای وەبزانم ژمارەیەکی ساڵی 2011 هی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەمە هەمووی بەیەکەوە کە تەماشاکێ لەگەڵ یەکترا وەمان دەرەکەوێت کە ئەمانە یاسان هەر گروپ و هەر کۆمەڵە و هەر حیزبێک بەپێی ئەو یاسایە دروست بوو بچێتە خانەی گردبوونەوەیەکی یاسایی هەر شتێک بەپێی مەرجەکانی ئەو یاسایە نەبوو ئەبێ نیشانەی گومانی بخەیتە سەر بێ نیشانەی پرسیاری بخەیتە سەر چونکە یەک ڕەنگمانەداتێ چۆن هین بناسینەوە چۆن مەسەلەن گردبوونەوەیەک بناسین کەوا یاساییە چۆن لە هەمان کاتیشدا گروپبەندیەک بدۆزینەوە کە ئەزانی نایاسایە گروپبەندی نایاسایی داخرانە یەک ڕنگ تەنها کۆکاتەوە یەک مەزەب کۆکاتەوە یەک شت لە خۆی کۆکاتەوە نایڵێ خەڵکی جیاوازی دیکەی تابێ نایڵێ خەڵکی جیاوازی دیکەی تابێ هەر کەس جیاوازیەکانی قبول نەکرد یەک ڕەنگی قبول کرد جیاوازیەکانی قبول نەکرد تعدودیەت و فرەیی قبول نەکرد ئەمانە هیچی ناچنە خانەی یاساییەوە بۆیە من زۆر لام گرنگە حیزبە سیاسەکانی کوردستانیش یاسای حیزبەکان پێداچوونەوەی پێدا بکرێ نابێ حیزبێک ئەندامەکانی لە یەک دین بێ چونکە حیزبی سیاسی نابێ وابێ حیزبی سیاسی نابێ ئەندامەکانی لە یەک دین بن نابێ لەناو یەک دینیشان لە یەک مەزهب بن نابێ حیزبی سیاسی لە یەک نەتەوە پێکات بێ نابێ لە یەک نەتەوە پێ بۆیە گەیسە بڕوانیتە حیزبە سیاسەکانی کوردستان سێرەکەی هەندێک حیزب هەر یەک دینی تایە هەر یەک مەزهبی تایە هەر یەک نەتەوەی تایە ئەوە داخراوە حیزبی سیاسی نابێ وابێ ئەگەر ئەمە بکە ئەمە بێتەوە گروپبەندی لە ئاخیرە بێتە گروپبەندی چونکە تەنها یەک دین تایە لە حیزبە دین نییە لە حیزبە دین نییە حیزب بریتیە لەو پرۆژە سیاسیەی کە ئەبێ بۆ هەمومان بێ نوێنەرایەتی هەمومان بکە لە کاتێکا تو ئەگەر یەک دین بیت و تەنها یەک مەزهب بیت و تەنها وانێ ئەحزابی سونی هەر سونی ئەحزابی شیعە هەر شیعە وانە لەناو سونەشە ڕەنگە هەر شافعی بێ ڕەنگە هەر کورد بێ ئەمە بوو بە حیزبێکی تائیفی وردورد ئەمە چۆن نتوانێت نوێنەرایەتی مەسیحی بکە نوێنەرایەتی هەشت ئاینی کوردستان بکە نوێنەرایەتی ئەوانی تر بکە لەبەرەوە حیزبە سیاسیەکانی کوردستان بەشێکیان حیزبە دێرینەکانی کوردستان باشن بۆ چونکە حەقی نییە تۆ هەر ئاینێک تەیە هەر لەو حیزبەی هەر مەزەبێک تەیە هەر لەو حیزبەی هەر بۆ چوونێک تێ هەر لەو حیزبەی بە شێوازێکی ئایدۆلۆژی کارناکە حیزبی سیاسی بێ بەرنامەی سیاسی هەبێ بۆ هەمووان بێ نابێت تەنها بۆ یەک دین و بۆ یەک مەزهب بێ بۆ یەک نەتەوەش بێ لەبەرەوە بەم قسەی کە کردم پێداچوونەوەیەک بە یاسای حیزبەکانی زەرور بەڵێ مامۆستا باسی هۆکارەکان و سەرهەڵدان و هەروەها باسی جۆرەکانیشمان کرد بەڵام ئێستا بینە سەر ئەوەی کە ئێمە چی بکەین بۆ ئەوەی ئەم گروپبەندی زیان بەخشە لە کۆمەڵگا دوور بخینەوە یان چارەسەری بکەین نێڵن دروست بێ یاخود دروست بوو چۆن معالەجی بکەین یەکەم شت مادەم من بە قسەمان لە گروپبەندی ئاینیە گروپبەندی ئاینی دەبێت سوود لە کەلامی خوددا وەرگری خوا سبحانه وتعالى قورآنێکی بۆ ناردوین ئەم قورآنە ئەوەڵ سوورەتی دەست پێکە بە فاتحە ئاخر سوورەتی ناوی چییە ناس الفاتحە هەتا ناس یعنی چی یعنی ئەم قورآنە ناولێنانەکەی یەک فەلسفەیەکی گەورە بە ئێماڵێ ئەڵێ ئەو قورآنە ئەوەڵەکەی کرانەوەیە ئەوەڵی قورآن هانمانەدا بۆچی کرانەوە ئاخری قورآن پێمانەڵێ چی ناس نە موسلیمین نە مؤمنین نە گروپە ئاینیەکان نە گروپە ئیسلامیەکان بەتەنیا خدا پێمان دەڵێ ئەم قورآنە کرانەوەیەکە بەسەر هەموو نازدا دەبێ مسلمان ئاوا بێ مسلمان خێر بێ وەکو بارێ بارانێکە بارێ بەس بۆ مسلمان ئەی پێغەمبەر نەیفەرموو مسلمان وەک چی وایە وەک باران وایە لە هەر چۆ بکەوێ خێر هەیە کەواتە ئەرێ بارانێکت دیوە بەس بۆ مسلمان بێ ئەرێ بارانێکت دیوە بەس بۆ حیزبی فلان ببارێ بارانی وات بینیوە نەدیوە
بارانێکە بینی بۆ هەمومان ئەبارێ وەکو یەک ئایندار بین و بێدین بین و هەر بێ و بیر و بۆ چوونێکمانە بێ کە پێغەمبەر فەرمی مسلمان وەک بارانە ئێدەبێ مسلمان بۆ عالەم بێ دەی قورئانەکەی خوددا پێمان دەڵێ ئەو دوو شەیە فاتیحە و ناس یعنی هەموو قورئان 112 سوورەتەکە لە نێوان چی کۆکراوەتەوە لە نێوان سوورەتی فاتیحە و سوورەتی ناسدا کەواتەمە ئەمە قسەیەکە کتێبێکی لەسەر تەلیفەکرێ هیوادارم یەکێ بیکە خاڵی دوم بریتێ لەو پرۆسەی کە خوددا فەرمووی تەعارف هەر کەسێ گروپی ئاینی بچوک دروستەکە تەعارف لەگەڵ خەڵکان ناکە تۆ بێ گروپی نەبێ تۆ ئەبێت پرۆژەیەکی گەورەی فراوانت هەبێ بۆ ناس بۆ عالەم ئەرێ ئەم پێغەمبەرە درودی خوای لەسەر وەختی هات خوددا پێڵە چی بە خەڵک بڵێ ئینی ڕەسوول الله ئیلەیکم جەمیعا وانە خەریکە گروپەکان پێغەمبەرز بەس بە خۆیانە بن ئەم پێغەمبەرە بەسی خۆمانەوتەوە تا ئەگەینە ڕۆژێ وەک کابرای ئەعرابی چۆن پەیابوو خەڵکمان لێ پەیابێ ئەڵێ اللهم ارحمني ومحمدا ولا ترحم معنا أحدا وەک ئەو ئەعرابیە دەشتێکی کە گوتی خوای ڕەحم بە من و محەممەد کە و ئیتر خەڵکی تر چی لێ هات بەبێ ئەمە نابێ خوا فەرمووی لیتەعارف و تەعارف بۆ ئەوەی لەگەڵ خەڵکا بکرێنەوە خوا فەرمووی وتعاونوا على البر والتقوى ئەگەر ئامانجەکە چاک بوو تەعاون کەن لەگەڵ یەکە بەخوا فەرمی ولا تعاونوا على الإثم والعدوان ئەگەر ئامانجەکە خراپ بوو نابێ گروپ گەلێک نابێ کەسی عەقلی خۆی دەستی گروپ گەلێکی ئاینی ئیسلامی کە ئەزانێت بەرەو داخرانێ بن بەرەو کاری خراپێ بن بەرەو توندڕەوی ئەبن بەرەو ئەوەیە بن کە خۆی لە ئەو دوای کۆمەڵگە جیاکاتەوە خۆی بە دینێکی تر بزانێ و خۆی بە ئومەتێکی تر بزانێ و خەڵکی تری پێ کافر بێ خۆی بەسپی بزانێ و عالەمەکەی تر بەڕەش زانێ هەر کەس خۆی بەسپی زانی و عالەمی بەڕەش زانی داعشە هەر کەس خۆی بە حەقیقەت زانی و خەڵکی بە باتڵ زانی داعشە خۆ داعشبوون ئەوە نییە ئاڵاکەی بەدەستەوە بگری داعشبوون ئەو فکرەیەکە هەیە بۆیە خوددا فەرمووی کەواتە ئێمە چی لە ئاەتی ئەوە فێرە بین وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان وتعاونوا على البر والتقوى يعني ئەگەر ئامانج باش بوو ئامان چاکە بوو ئێوە هاوکاری یەک بن ئەگە ئامانج خراپ بوو هاوکار مەبە لێی دەرچۆ لەو گروپانە دەرچۆ کەواتەمە پێمان دەڵێ هاوکاری لەسەر چی نەک هاوکاری لەگەڵ چێ هاوکاری لەسەر چی نەک لەگەڵ چێ ئەکرێ من و تۆ جیاواز بین لە ئاینە بین بەردەمی لافاوێ بگرین نێڵین ئەو شارە ئاو بیبە دەکرێت من و تۆ لە ئاینی جیاواز بین لە هەمان کاتدا بین دژ بە مادە هۆشبەرەکان بوەستینەوە وانە دژ بە گروپە تیرۆریستەکان بوەستینەوە ئەوەی کە ئەمڕۆ لە دنیا دژ بە داعش دەوەستێتەوە ئەگەر لێە مسلمانی تایە نامسلمانی تایە مەسیحی تایە جووی تایە هەموو نەوع 60-70 دەوڵەت بەیەکەوە کەس لە دین یەکتر ناپرسێ مادەم لە بەرامبەری داعش ئاوەستاویتەوە کەواتە ئەمیش ئەو خاڵە سەرێکیە زۆر گرنگە ئاگداری بین هەموو ئەمانە پێمان دەڵێ لە دوجاردا خوددا ئاینی بۆ هەمووان نارد ئینی ڕەسوول الله ئیلەیکم جەمیعا دین بۆ هەمووانە ئاین بۆ هەموومانە هی هەموومانە نابێ گروپێک قۆرخیکا بۆ خۆی نابێ حزبێک قۆرخیکا تەنها بۆ خۆی و بۆ مەزهبەکەی خۆی بەو شێوازانە بۆیە خوا سوبحانەه وتەعالی مزگەوتی ناونا مەسجید کە کاتێک جومعەی تیاکەین بوو بە جامع سەیری ئەم کۆمەڵگە ناوی مجتەمەعە جامع ناوی جامعەیە جامع ناوی جامعە خوددا یەکێک لە 99 ناوەکەی خوددا ناوی چییە الجامع خوددا کۆکەرەوەیە هەر کەس دین بەکار بێنێ بۆ تەفرەقەدانمان بۆ لە یەک دوورخستنەوەمان بۆ گروپکردن بۆ حیزبکردن کارێکی ناشەرعی کرد مامۆستا زۆر سوپاس ئێستا چێن هاوڕێک دوای ناوڕەکە گەڕینەوە بۆ زیاتر گفتوگوکردن لەسەر بابەتەکە بەڕێزان لەگەڵمان بێنەوە دوای ناوڕێک و ئەگەڕینەوە بەڕێزان دووبارە سڵاو بەردەوامی لەسەر پێشکردنی پرۆگرامی بە کوردی ئێستا چەند لای میوانە بەڕێزەکان بۆ وەرگرتنی سەرنج و پرسیارەکان لەسەر تەوەری سەرەکی پرۆگرامەکە دووبارە ساڵتان لێبێ بەخێبن خۆشحاڵی بامەدەبوونتان دیارە تەمان گوێبیستی پرسیارەکان و یاخود تەوەری بەرنامەکە بوون پێمان خۆشەویستە لە چوارچووی ئەو تەوەرە چێ پرسیارێکی یاخود سەرنجێکی هەیە پێمان خۆشە گوێبیستی بین بەڵێ فەرموو بەڵێ بەخێراتی مامۆستا ڕۆمان دەکەم دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم پرسیارێکم پرسیارێکم سەر هەڵدانی گروپەکان و حاڵەتی گەیشتنی وشەکان لە قوڕانی پیرۆزەوە بەلێ ڕابردنی بۆ مەسلحەتی خۆیان دوو فەرمووت لە حزب یەک دین نییە بەڵام حیزب هەیە دروست کراوە لەسەر قورئان بە ناوی حیزبی دەری ناوە لە قورئان ئایا بزەبەت تعبیرە لە قورئانیان بۆ مانایەکی تر دەبەخشێت چونکە وشەی حیزب لە قورئان هەیە ئایا مەبەستی ترە لەو مەبەستی چییە لەو حیزبێک کە لە قورئان هەیە ئەو وشەی حیزب دەستخۆش پرسیارێکم لە مامۆستای بەڕێز هەیە هەمومان دەزانین کە لە دوای کۆچی دوای پێغەمبەر صلی الله علیه و سەلەم چەند گروپێک یان چەند مەذهبێک دروست بووە
ئایا ئێمە پێویستە واجبە لە تەنیا لەسەر مەذهبێک بڕۆین یان دەتوانین لە هەندێک کردەوەدا شوێنکەوتوی مەذهبێک بین و لە هەندێک کاری تێدا شوێنکەوتوی مەذهبێکی تر بین. بەڵێ دەستخۆش بە زۆر سپاس. بەخێرات مامۆستا دەکەم دەستخۆش لە جەناب دەکەم بۆ بەرنامە. مامۆستا لە دوای تەواوبوونی گروپی تیرۆریستی داعش و تەواوبوونی ئەوی لە شیعەیەی کە ئێستا ئێران بەنیازە دروستی کاتە سووریا چارەنووسی کوردستان چی لێ دێت لە دوای ئەمە؟ بەڵێ باشە دوای تاوتۆکردنیەوە گەڕێنەوە لای ئێوە بۆ وەرگرتنی پرسیاری زیاتر. بڵێ مامۆستا ئێستا دێن سەر پرسیاری ئامادە بووان کە پرسیاریان کردووە لەسەر ئەوەی سەرهەڵدانی گروپەکان ئەو گروپانە بۆ مەسلحەتی چێە بۆچی ئەو گروپانە سەرهەڵدەن مەسلحەتی چێ لە دواوەیە ئەو گروپانە سەرهەڵدەن؟ خۆی لە ڕاستیدا ینی گروپ یان حزب یان هەر بابەتێکی تر پێداویستێکی ڕۆژانەی یا پێداویستێکی کۆمەڵایەتیە. یعنی هەموو کۆمەڵگەیەک پێویستی بەوە هەیە دوجار لە نێو خۆیدا ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی هەبێ. ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بریتە لەو چەند کەسەی کۆبنەوە لە پێناوی ئامانجێکی باشدا و ئامانجەکان لە نێوان خۆیاندا ئابووریە کۆمەڵایەتیە دەرونیە ئینەکەم. بەڵام بۆ مەرجەی ئەوان و کۆمەڵە ئەوان و کۆمەڵەکان کە بەپێی یاسای ژمارە 18 کارەکەن ئەوانە ئامانجیان سیاسی نییە، نایانەوێ بگەن بەدەسەڵات. ئەمە زۆر گرنگە هەر کەسێک ناوی خۆی کۆمەڵە و ڕێکخراو نابێت لەگەڵ حیزبا کۆبێتەوە، نابێت بچێتە نێو حیزبەکان، چونکە تۆ کۆمەڵەی لە هەمان کاتیشدا یەکێکی تر ڕێکخراوە. ڕێکخراو و کۆمەڵە بە پێی یاسا ئامانجیان گەیشتن بەدەسەڵات نییە. حیزب هەر کەسێک ناوی خۆی حیزب یعنی ئامانجم گەیشتنە بەدەسەڵات. هەر کەسێک ناوی خۆی حیزب یعنی ئامانجم گەیشتنە بەدەسەڵات. چۆن دەگەی؟ بە ڕێگەی دەنگدان و لە ڕێگەی هەڵبژاردنەوە. ئەمیش کارێکی باشە. جا بۆ ئەوەی حیزب بیوێ بگا بەدەسەڵات ئەبێ ئەو حیزبە نوێنەرایەتی زۆرترینی خەڵک بکە. بۆی ئێستا زمانێکە حیزب باوی نەما ئایدۆلۆژی بێ، چونکە ئایدۆلۆژیا شتێکی زۆر بچووکە وردوت حیزبەکە بەرەو ئایدۆلۆژیایەکی تەسکە با کۆمەڵگەش بە یەک ڕنگ ناکرێ، ناتوانانی بە یەک ڕەنگیکەی. بۆیە حیزب گۆڕا لە ئایدۆلۆژیاوە بۆ حیزبی بەرنامە، بێتەوە بەرنامەت هەبێ، بێتەوە بەرنمەیەکی سیاسیت هەبێ چۆن ئیشوکاری من جێبەجێکەی. بۆیە بینی لە سەرتاسەری عێراقدا ئەحزابی ئیسلامی شیعەمانەیە، ئەحزابی ئیسلامی سونیمانەیە، لە کوردستانی خۆشمان ئەحزابی ئیسلامیمان هەیە. کۆنیش یعنی من لە ساڵی 2007ەوە ڕەخنەم لە ئەحزابی ئیسلامی خۆشمان ئەوە بوو کە یەک نەتەوەیە، کە یەک چۆنەڵێ دینە و یەک مەزهبە. ئەوە بۆ کۆمەڵەیەک باشە، بۆ ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی باشە، بەس بتەبێ بە یەک مەزهب و بە یەک دین و بە یەک نەتەوە بیت و لە هەمان کاتیشدا نوێنەرایەتی هەموو کۆمەڵگە بکەی. تۆ ناتوانی حیزبێک ئەگەر تەنها هی کورد بێ حیزبێک بۆیە بینی حیزبەکانی کوردستان ناوی خۆیان چی پێوەیە کۆتاییەکەی هەمڵێ کوردستان کوردستان کوردستان. بۆچی کەس ناڵێ حیزبی ئەوەی کورد؟ چونکە نابێت حیزب هەر بۆ کورد بێ، ئەبێ ئەندامانی نێو کۆمەڵگەی ئێرەشی تێدا بێ لە نێو حیزب ئەو حیزبەیەکەوە لە هەموو نەتەوەکانی تیابێ، لە هەموو ئاینەکانی تیابێ. جۆ نەدا بەوەیکەوە ئاینیان چیە و مەزهبیان چیە ئەوچەوە لەسەر لە دەوری بەرنمەیەکی سیاسی کۆبووینەتەوە. بۆیە ڕۆژ بە دوای ڕۆژ ئیسلامیەکانی جیهانیش گەشتنەوە ئەو قەناعەتەی کە من لە کۆنۆ پێی گەیشتم کە ناکرێت ئاین بۆ حیزب بەکاربهێنرێ، چونکە دین گەورەترە لە حیزب، دین گەورەترە لە حیزب. ئەگەر بەکاریشمان هێنا لە نێوان خۆشمانە تەبانابین، خۆشمان دوجار ناتوانین یەک بگرینەوە، بۆ یەک ناگرینەوە، خۆ دینمان یەکە، لەبەرەوەی بەرژەوەندیمان جیاوازە. یەکەواتە جوان نییە ئێمە ئەم دوو شتە تێکەڵ بە یەکتری بکەین. لەبەرەوە لەگەڵ تێپەڕبوونی کاتدا، لەگەڵ تێپەڕبوونی کات و هێنانی چۆنەڵێ ینی دەستخستنی ئەزمموی زیاتر لە کوردستانی خۆشمانە هیوادارم ئەو شتە بەرەو پێش بڕوە. حیزبی سیاسی حیزبی سیاسیە، کۆمەڵەی ئاینیش کۆمەڵەی ئاینی. مامۆستا پرسیارێکی تر هەیە میوانەکانی کەن کە گوایە مەسەلەن لە ئیسلامدا دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم مەذهب دروست بووە. ئایا ئەم مەذهبانە ئێمە دەبێت لەسەر ئەو مەذهبانە بڕۆین؟ دیارە ئەوش بەشێکە لە گروپ، بەڵام ئەو بەلایەن ڕەنگە باشەکەی بزانە قەدیم لە زمانی قەدیمیشە هەر سونە و شیعە نەبوو، بەڵام چەند بە تەبایی ژیا ئەو لە عێراقا، یعنی کەس هەستی نەکردو. وەزیر هەبووە شیعە بووە لە زمانی مەلەکی، لە زمانی پاشایەتیە، کەس نەیزانی ئەو وەزیرە شیعەیە، کەس نەیزانی ئەو وەزیرە سونیە، کەس هەستی نەکردو ئەو وەزیرە مەذهبی چییە. سەرۆکی یەکەم سەرۆکی مەسەلەن زانکۆی بەغدا سابی ئەبووە، کەس هەر نەیزانیوە یعنی ئەم پیاوە دینەکەی چییە. ئێستا بیری لێکەینەوە، ئێستاکە بۆمان دەرکەوتووە. بۆ کەواتە کاتێک کە مەذهبی دینی عیبی نییە، بڵێ من سونی من شیعە، ئەمە مەذهبە. بەڵام لەناو سونیا بڵێ من شافعی، من چکۆ بینی خۆت و خوددایە، بەس بێ سونی بوونم بۆ بکەی بە حیزبێک و لەسەری شەڕ بکەی، ئەمە بوو بە تائیفیەت. ئێستا لە عێراقا چی ئەوەیە چی بێزراوە؟ ئەڵەن تائیفیەت.
تائفیەت و مەزهبیەت فەرقی چییە؟ مەزهب مەسەلەیەکی ئاینیە بۆ بینی خۆت و خوددا لە بینی خۆت و خوددایە ئەڵێ من مەزهبم شافعیە دەستم لە دەستی ئافرەتێکە و دەستنوێژەکەم شکاوە جا گرانە قورسە لەوە ئاسانتر هەیە تو ئەڵێ من ئاواڕۆم کەس حەقی نییە بەسەرتەوە بەسبەی ئەمە بکەی بە حیزب و ئەمەم بەسەرا فەرز بکەی ئەوە کاتە کێشە دروستەکەی بۆ کۆمەلگا کەواتە لە زمانی پێغەمبەر هاوڕێکان و هاوڵەکانیشی لە بینی خۆیانە ڕای جیاوازیان هەبووە ئەگەر حسابی کەی ڕای جیاواز ئاساییە لە حزوری پێغەمبەردا ڕای جیاوازە بۆ درودی خوای لەسەر تا ئەو شوێنەی ڕایەکە ڕایەکی ئاینی جیاوازە شتێکی تەواوە بەس ڕای ئاینی جیاواز بکەین بە گروپی سیاسی شەڕی لەسەر بکەین ئەو کاتە کێشەمان بۆ دروستە بێت تۆ ئێستا ڕەنگە هەندێک کەس بیرروبۆچوونێکی هەیە بەس بیرروبۆچوونەکەی بینی خۆی و خودایەتی یعنی ڕەنگە تونترین ڕێگە هەڵبژێرێ قورسترین ڕێگە هەڵبژێرێ بۆ عیبادەت یعنی زستانە ئەچێ بە ئاوی سار دەستنوێژەکرێ ئەڵێ من ناچم ئاوی گەرمم ناوێت مادام بۆ خۆیەتی مادام ئەمەم بەسەرا فەرز ناکە مادام ناچێ بگا بە دەسەڵات و ئاوی کارەبام لێ بکوژێنێتەوە ئاوی گەرم نەهێڵێ بڵێ هەمووتان بە ئاوی سار داعش چییە؟ داعش ئەوەی داعش ئەو ڕەنگە بەسەر خەڵکا فەرزەکە ئەجنا خەڵکێکی تریشەیە وەک داعش بیرەکاتەوە بەڵام لە ماڵی خۆی جێبەجێیەک حەقی بە خەڵکی ترەوە نییە کەواتە ئەمانە هەمووی ئەبێ سنوورەکەی ئاوا بدۆزینەوە سنوورەکەی ئاوا بدۆزینەوە مەزهبیەتی ئاینی کارێکی باشە ڕای جیاواز زۆر باشە بەس نەگۆڕێ بۆ تائیفیەتی سیاسی جوانە مامۆستا پرسیارێکی ترەکرێت چارەنووسی کوردستان دوای داعش دیارەوەکو جەنابەت فەرموویت کۆمەڵە گروپی زیاجا دروستە بن ئەم گروپانە تەمان کاریگەریان هەیە بۆ سەر داهاتوی کوردستان ئێمە چۆن تەعامل لەگەڵ بکەین وەکو کوردستان تەعاملی ئێمە هەر ئەوەیە کە چەند بە جوانی هێنامان لە سەردەمی داعشدا لەو سەردەمەی کە داعش پەیدا بوو لەو سەردەمەی کەوا پێشی داعشیش چۆن ئەڵێ ینی سەردەمانێک قاعیدە هەبوو سەردەمانێک تالیبان هەبوو لە دوای ئەوە ئەنسار ئیسلام و جوندول ئیسلام و ئەم گروپانە پەیدا بوون وەکوڵێ لە کوردستانە زۆر کێشیان بۆ خەڵک دروست کرد بە ناوی دینەوە و خەڵکیان لە دین دوورخستەوە لە ڕاستیدا ئیدی بەم شێوازە دوای داعش پەیدا بوو لە دوای داعشش گروپ گەلێکی بە هەمان شێوەکو تەسبیحەکە ئەبچڕێتەوە ئەبێتە گروپی بچووک و بە هەمان شێوە ئێمە چۆن هەڵ نەخەڵەتین چۆن ئێمە خەڵکی کوردستان ئەو بەشە بووین لەم ناوچەیە کە نەچوین شەڕەکانمان بکەین بە شەڕی ئاینی دروشمەکانی خۆمان دروشمی نەتەوەیە ئەمانجی ئێمە ئەمانجمان نەتەوەیە ئەمانجمان دەوڵەتی کوردستانە لەم پێناوەشدا پێویستە هەمومان بە هەموو ئاینەکان و بە هەموو ئاینزاکانە و لە پێناوی ئەو ئامانجەدا هەمومان تێبکۆشین نەچین ئامانجەکان و شەڕەکانمان بکەین بە شەڕی ئاینی داعش نەیتوانی لە کوردستاندا مەسیحەکانی کوردستان و سابی ئەو بەهایی و جووەکانی کوردستان و مسلمانان بدا بەیەکە ئەبێ لەسەر هەمان ڕێباز بەردەوام بین گروپ گەلێکیش کە لە دوای داعش پەیدا بن نەهێڵین بتوانن کە لێن بخەنە نێوان توێژ و چینە جیاجیەکانی کۆمەڵگەوە ئەم کارێک کە ئێمە کردمان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەختێ هاتە سەرخەت و بەرگری لە هەرێمی کوردستان کرد لەگەڵ هاتنی داعش و یەکەم گورزی لە داعش وەشان گوتی ئێمە لە بەردوو هۆکار هەرێمی کوردستان دەپارێزین یەک بەرژەوەندیمان لەوێ هەیە کۆمپانیای خۆمانمان لەوێ هەیە هاوڵاتی خۆمان لەوێ کار دەکەن بە پێی دەستوری ئەمریکا هاوڵاتی ئەمریکی لەکوێبوو دەبێ بیپارێزین دوو ئەزمونێکی سەرکەوتوی پێکەوە ژیانی ئاینی و نەتەوەیی و تۆلێرانس لە کوردستاندا هەیە شایانی ئەوەیە بپارێزرێ کەواتە ئێمە ئەم بەیەکەوە ژیانە ئەم یەکتر قبولکردنە ئەم تۆلێرانس و چۆنەڵە تەسامحی لەگەڵ یەکە بە خەرجی دەدەین ئەبێ درێژەی پێ بدەین و ئیدامەی پێ بدەین چونکە پرۆژەکەمان پرۆژەیەکی نەتەوەییە ئێمە ناچینە نابێ گروپ گەلێک پەیدا بێ بتوانێت ئێمە ڕاکێشێتە شەڕی شیعە و سوننە ئێمە سوننە نین و شیعە نین بەومانە تائیفیانە ئێمە مسلمانی لە هەمان کاتیشدا ئێمە خەڵکی کوردستانین بە نەتەوەی جیاوازەوە پرۆژەیەکمان هەیە بۆ دەوڵەتی کوردستان بەڵێ دەستخۆش بێ ئێستا چۆن لای میوانەکان مامۆستا بەوە بێتنی پرسیاری سیاسەت بەڵێ فەرمووچێتە پرسیاری هەیە بڵێ دەستخۆشی بانەوەڵێ دەکەم بە خێرا مامۆستاکەم ئەو گروپۆنەی بەنەوەی ئیسلام قساکەن یعنی هەر کەسی خوب بتەقێنتەوە یان کوشێک بکەن یەکەمین جار یعنی سوورەتێکی قورآن دەخوێنتەوە یان حەدیسێکی دێنتەوە دووە یعنی ئەو سوورەتانە باسی کوشتنەکەن بەڵێ دەستخۆش بێ بەڵێ فەرموو بەڵێ دەستخۆشی مامۆستا دەکەم ئێمە دەزانی کە ئەو گروپانە دروست بوون چەند لایەن و چەند وڵاتێک و کە بەرژەوەندی سیاسیان لە پشتها ئێمە چۆن بتوانین ئەوانەی لە چاودەرەمانن بیان پارێزیانی قەناعەتیان پێبین ئەوانە لە ئەو وڵاتانە ئیش دەکات بەڵێ دەستخۆش بێ بەڵێ فەرموو دەستخۆشی مامۆستایەکەم ئەو ئەو گروپە تونڕەوانە ئێستا پیابینە بەس لە ناو ئیسلام هەنا
ئاین پەیوەندی بە هەندێوەیان قوڕان دەستخۆش بەڵێ دەست خۆش بێ کەسی تر هەیە پرسیارێ بێ بەڵێ فەرموو دەستخۆشتان لێ دەکەم چاوم بەنسبەت مامۆستا داعش نزیک بووە لە کۆتاییێنان ئینشاڵڵا کۆتاییش پێدێ بەس لە پاش داعش گروپ کە پیا دەبی هەر وەکو داعش خراپە کاربی بۆ کورد و کوردستان بەڵێ بەڵێ دەست خۆش بێ دەست خۆش بێ ساچیم لێ مامۆستا بۆ داوتوکردنی وەڵامی ئەم پرسیارانە مامۆستا بەڵێ دەستان خۆش بێ مامۆستا دێن سەر هیچێک لە پرسیارەکان کە کراوە ئەو گروپانی بەناو ئیسلام قسە دەکەن ینی ئایا حقیقەتیان لە ئیسلام وەرگتووە یاخۆ شتێکە بخوان دروستیان کردووە لە زۆربەی سەردەمەکانە ئەم بابەتە بووە ینی شتێک کە زۆر ئاسانە بەکاری بێنی بۆ گەیشتن بە ئامانجەکانت خراپ تێگەشتن و تێگەیانی خەڵکە لە ئاین چونکە زۆر جا دەرەکەوێ یان ێگە بڕوانیتە ئەو هۆکارانی کە فرموودەی ناڕاستیش بەدەمی پێغمبەرەوە کراوە درودی خوای لەسەر ئەنی کتێب هەیە بە ناوی المەوضوعات یعنی حەدیث و فرموودە هەڵبەستراوەکان بۆچی هەڵبەستراوە کابرا هەریسەی فرۆشتووە کابرا خواردنێکی فرۆشتووە نەفرۆشراوە حەدیثێکی بۆ دروست کردووە تۆ لە زانستی ئیسلامیەکانی ئەزانی کەواتە هەمیشە بەرژەوەندی کەسەکان وای خواستووە ئاین بەکاربێنن لەو پێناوەدا کەواتە لە سەردەمانێکی زووشە و ئەم شتە هەر بەم شێوازە بووە کە ئەو کەسانە دێن دروشمێکی ئاینی بەکاردێنن بۆ گەیشتن بە ئامانجەکانی خۆیان کە ئامانجەکان سیاسیە لە ڕاستیدا زۆربەی زۆری کێشە و کوشتار و شەڕی نێوان موسڵمانانیش لە ڕابردوودا تەماشایەکی هەر سیاسی بووە لە پێناوی چێ دەگا بە دەسەڵات و چێ دەوێ بگا بە دەسەڵات و دەسەڵات بۆ چێ بووە شەڕەکەیان گۆڕیەوە بۆ شەڕێکی ئاینی لە ڕاستیدا شەڕەکە شەڕێکی ئاینی نەبووە بەڵکو شەڕێکی ئابووری بووە شەڕێکی سیاسی بوو بەڵێ مامۆستا هیچێت لەوانە پرسیارەکەن کە ئەڵێ ئایا ئەم گروپانە تەمان بەرژەوەندی سیاسیان لە پشتەوەیە چۆنی مەوا بکەین کۆمەلگا تێ بکەین کە ئەمانە ئاین نییە پەیوەندی بە ئاینەوە نییە بەڵکو ئەمە شەڕێکی سیاسی بەڵام لە پاڵ ئاینە دەکرێت ڕاستە بەڵگە زۆرە لەسەر ئەو بابەتانە سێرەکەی ینی بێشە لەو نمونانە کە بەکارهێنرێ بۆ چۆنەڵێ ئاینی و بۆ بواری سیاسی بەکارهێنرێ ئەزمونە بەلای کەمەوە ئەمەندە ساڵی کە تێپەڕی کرد ئێمە چەند گروپمان بینی چەند گروپمان بینی تۆ سێری کە هیچ یەکەڵێ مەسەن بۆ بتم جیاوازی نێوان کاری ئاینی ڕوت کاری ئاینی جوان لەگەڵ کارێکی چۆنەڵێ سیاسی کە ئاینی بۆ بەکارهێنراوە زۆر بە ئاسانی دەرەکەوێت هەرێ باشە بۆ تەماشاکەی ینی چیتەوە بۆ سەردەمانێک ئەڵێ ئیمامی شافعی هەزار و نزیکەی 200 ساڵە وفاتی کردووە وانە کەچی خەڵک لەسەر ڕێبازەکەی ئەڕوە بۆ چونکە پەیوەندی نێوان ئینسان و خوددا دیارەکە ئەو تا ئینسانێک 1200 ساڵە وفاتی کردو خەڵکێکەڵێ من لەسەر پەیڕەوی ئیمامی شافعی مەڕژۆنێکی دنیای لە پشتۆنی ئاینیە بەڵام بڕوانە ئەو ناوانەی کە بردمان وانە قاعدە چی لێ هات تالیبان چی لێ هات وانە داعش بەرەو چۆ ئەڕوا جوندل ئیسلام چی لێ هات ئەبینی ئەنسار چی لێ هات ئەم ناوانە چی لێ هات ئەبینی وردور ئەمانە نەما بۆچی چونکەمانە هەمووی پرۆژەیەکی سیاسین بە بەرجێکی ئاینی لەبەرەوە وەکو شێوازی کەف و هەڵچوونە لە پڕێکادەرەکەی و پاش ماوەیەکی تریش دەڕوە ئەوە داعش پێشی 3 ساڵ ئەیگورد ئێمە هاتوین بۆ ئەوەی بمێنی ئەی ئەوە پێشمەرگە و ئەوە هێزی چۆنەڵێ ئینسان دۆستی دنیا تەفروتونایان کرد و کۆتایان بێن بەڵێ مامۆستا پرسیارێکی تر هەیە کە میوانەکان کردویانە ئەڵێن مەسەلەن بۆ ئەو گروپانە بەزە نێو ئیسلامدا زیاتر دروستە بێ لەبەرەوەی ئەوە ناوچەیەک گەرمە ناوچەیەکی سیاسیە لە هەر سەردەمێک بووە یعنی ئێمە سەردەمێکمان دیوە لە ڕێگەی جۆرێک لە تێگەشتنی بۆ یاڵم تێگەشتنی ئاینی خەتەرە ئەگەر بەکاری بێنی بۆ کاری حزبی و سیاسی لە وڵاتێکی وەکو ژاپۆنیش گروپێک پەیدا بوون بە ناوی ئاینەوە ژاپۆنی دەیانگوت قیامەت نزیکە خەڵکیان هەمووی بردە نێو تونێڵێک و نزیکەی 30 ساڵ لەمەوە بەر خەڵکیان بردە نێو تونێڵێک و گازی کیمیاویان بەکارهێنا و بە هەموو پەیڕۆک بۆ خۆیان پەیڕۆکارەکان وتیان بە خۆمان بکوژین با خۆمان بکوژین و ئێمە قیامەتەکە نەبینین بە سەرمانە چۆنە بێ ئەمە مەسەلەمە تێگەشتێکی خراپی ئاینیە بۆ نمونە لە نێو جووەکاندا لە ڕابردوودا ڕێکخراوی تونڕەوی ئەوتۆ پەیدا بووە کە جۆ لیبرالەکانیش پێیان ڕازینین لە ڕاستیدا لە نێو مەسیحەکاندا لە سەردەمی خاچ هەڵگرەکاندا هەمان گروپ خاچ هەڵگرەکان لە ئەوروپاوە دەهاتن شەڕی ئەم جیهانیان دەکرد بەڵام دروشمەکە هەڵگرتنی خاچ بوو بەڵام هۆکارەکەش و چۆنەڵێ هۆیەکانی سیاسی و ئابووری بوون لە پشتیەوە ئەویش هەرجارێکی تروا بوو سەردەمانێکی تر چۆنەڵێ بەشێک لە ئاینی بوزیەکان ئێمە لەو لاوەسیر دەلای لاماکەین پیاوێکی ئاشتی خوازە خۆی بەڵام سێری تەماشای بوزیەکانی میانمارەکەین سێرەکەین هەر ئەوانە مسلمانەکان قڕەکەن و لە نێوێ بن
ئەوش هەر تونندڕەویە جارێکی ترۆکو باسمان کرد لە تونندڕەوی ئاینی و تونندڕەوی نە ئاینی مۆدێلە ئاینەکان لە نێوان خۆیاندا گروپی وایان تێپەیدابێ هەموو ئاینەکان ئەم جۆرە کارە ئەنجامەدەنەوە ئێستا ئەم سەردەمە ئێمە تێدا دەژین تیرۆریستێکە و تیرۆرەکە بۆتە تیرۆری ئیسلامی ڕاستەکەی تیرۆرە ئاینەکە بۆتە تیرۆری ئیسلامی جا وەکو ئەوروپا چۆن تیرۆری ئاینیان لە نێو خۆیان دوورخستەوە چۆن تونندڕەوانەی ئاینیان لە نێوان خۆیان دوورخستنەوە هاتنە سەر بیر و بۆچوونێکی لیبرال لە ڕووی سیاسی بەرنمەیەکی سیاسی حزب ئەبێ بەرنمەیەکی سیاسی ئەبێ شەڕەکانمان شەڕی دین نییە من دەنگ بە تۆ نادەم لەبەر ئەوەی بەرنامە سیاسەکەتم بەدڵ نییە نە دینەکەت بۆ خۆتە وانە ئەبینی تو بینی خەڵکی باشووری عێراق بۆچی خۆ پیشاندانەکەن سەرەتا کە شیعەکان هاتنە سەر حکوم زۆر دڵیان خۆشبوو یانێتر ئێمە شیعی عێراقین و خۆمان حکومەکەین بەس ئێستا سیارەکەی لە نێوان خۆیاندا بۆ ناتەبان بۆچی خۆ پیشاندان لە باشووری عێراق ئەکرێ کارەبامانەوێ ئەڵێ من حەقم نییە کارەبامەوێتتر ئەگەر تۆ ئەو کەسەی کە حکومەکە هەر حزبێک بێ کارەبام نییە من وەکو چۆن لە بەنجە ئاینەکە دەرچوو کۆتایی پێهات لەبەرەوە بە هەمان شێوە مەبەستم ئەو بڵێم حزب دوجار بریتێ لە بەرنمەیەکی سیاسی بریتێ لە بەرنمەیەکی سیاسی ئێستا ئەم قۆناغا تیرۆر بە ناوی ئیسلامەوە دەکرێت بۆیە ئەبینی هاتنی ترامپ بۆ ئەم ناوچەیە کۆبوونەوەی لەگەڵ سعودیە بە پلەی یەکەم لەگەڵ وڵاتانی کەندا و بە پلەی دووەم لەگەڵ 50-60 دەوڵەتە ئیسلامێکە بە پلەی سێم گوتی ئەبێ بەرنمەیەکتان هەبێ لە نێو خودی خۆتاندا ریفۆرم بکەنەوە جارێکی دی بۆ ئەوەی وەکو ئەوروپا دەرباز بن لە تونندڕەوی ئاینی ئیسلامی بەڵێ مامۆستا پرسیارێکی تر هەیە ئەوەیە کە لە دوای داعش دیارە گروپی تر دروستە بێ یەکێکڵێن ئایا گروپی تر دروستە بێ بالفعل داعش کۆتایی یا دوایین با بڵێن ینی دوایین بەرەم هاتووی ئەم ناوچەیە کە تونڕەوە بۆ شێوەیە ڕادەی تێگەشتنی کۆمەلگە زۆر گرنگە ئەوانەی کە سێری کۆمەلگەی عەرەبیەکەن ئەگەر بڕوانی تا مەسەلەن کەسایەتێکی یابانی دەڵێ بینینی عەرەب لە گۆشەنیگای ژاپۆنیەوە کتێبێکی وا هەیە بینینی عەرەب لە گۆشەنیگایەکی ژاپۆنیەوە ئەگەر بەو گۆشەنیگایە بێت تەماشا بکەین کۆمەلگەی عەرەبی و ئەم دەوروبەرەمان چونکە خراپ لە ئاین حاڵی بوون عەرەب خراپ لە ئاین حاڵی بووە بەکاری دێنێ بۆ گروپ بەندی و بۆ شەڕ لە نێوان خۆیاندا ئەگەر عەقڵ هەر ئەو عەقڵە بێ گروپی دیکەش هەر پەیدا دەبێت بەڵام ئەو گروپانە بۆ لە نێو کوردستاندا ڕەواجی نییە تۆ پرسیارە بکە بۆ ڕەواجی نییە بۆ پەیدا دەبێ ماوەیەک دوان سیان 4-5 ئەڕوا دوای ڕەواجی نییە هەر کەمینەیەک دوایەکەی و ڕەواجەکەی نامێنێت چونکە کۆمەڵگەی کوردستانی بڕیاری داوە یەکەم دینی محەممەد بە ئاشکرا خۆشە هەر شتێک لە ژێرزەمی نابێ بە ناوی دینەوە بێ ئەمە بۆی ناین کۆمەڵگەی کوردەواری بڕیاری داوە کە ئاین بۆ هەمووانە ئاین پەیوەندی نێوان خۆمان و خودای خۆمانە بۆ هەمووانە کۆمەڵگەی کوردەواری بڕیاری داوە شەڕ بۆ دین نەکا و شەڕ بە دینیش نەکە ئاشتی بە دین بکە و ئاشتی بۆ دین بکە ئەم تێگەشتنە ئەبینی بۆی لە نێو کۆمەڵگەی کووردا لە دنیا پەیدا دەبێ لە نێو عەرەبدا پەیدا دەبێ لە نێو کووردا پەیداش ببێ مستەقبەل و دواڕۆژ و ئایندەی نییە تونندڕەوی ئاینی ئیسلامی لە نێو کۆمەڵگەی کوردەواری بەڵێ ماوەندە دەست خۆش بە ئێستاشن و لای میوانەکان بۆ وەرگرتنی پرسیاری زیاتر بەڵێ فەرموو چیتر پرسیارەیە بەڵێ بەڵێ دەوروبەرمان موسڵمانە ئێمەش موسڵمانی لەوانەیە هاو مەسابی لەگەڵ دەوروبەرمان بەس هۆکار چییە تۆرسمان بۆ دروست دەکەن بمان ئادوو دەکەن کەسی وڵاتێکی غیر مسلمان دێت لە بنی دنیا ڕادێت یارمەتی ئێمە دەدا بەڵام ئەوان چەند مەترێک لە ئێمە نزیکن لە هاو سنوورین یارمەتی مسلمانی و کوردی مەنادەن هۆکارەکەی چییە؟ ئەوساوە دیارە پرسیارەکە جوێ بووە مش بۆ دووبارەکەم و پرسیارەکە ئەوەیە کە ئێمە مسلمان لەیەک مەسەبین بەڵام ئەبینی ڕۆژاوادی یارمەتی ئێمەدا بەڵام دەوروبەرەکەمان یارمەتی ئەوانە دەن بۆ ئەوەی کەوا ئێمە نەگەین ئامانجەکانی خۆمان ئەو ڕاستی دەسەلمێنێ کە باسم کرد ئەو ڕاستیە دەسەلمێنێ کە باسم کرد شەڕی سیاسیە نەک ئاینی شەڕی سیاسیە نەک ئاینی چواگەر سیاسی نەبووایە ئێمە لە ڕووی ئاینیەوە ئەبواە 57 دەوڵەتی مسلمان یارمەتیمان بە یارمەتیمان نادەن 57 دەوڵەتی ئیسلامی دەڵێن دەوڵەتێک دروست کرێ بۆ فەڵەستین ئێکاکە ئەی دەوڵەتێکش بۆ کوردستان خۆ ئێمەش برای ئێوەین و ئێوە شەڵێن ئێوەینەوەی سەلاحەدینن ئەی دەی باشە ئەگەرنەوەی ئەی سەلاحەدینین دەی باشە ئەبێ یارمەتیمان بۆ فەڵەستین دەوڵەتێکی بۆ هەوڵەدەن ببێ بۆچی بۆ کوردستان هەوڵ نادەن دەوڵەتی ببێ کەواتەمە لە ڕاستیدا ئەومان پێ دەڵێ بۆ چوونە ئاینیەکان تێکەڵ بە سیاست بکرێ وای لێ دێ ئەژنا چەند جوانە لە ئەوروپا بی لە هەر وڵاتێکی ئەوروپی بی 16 کورد کۆبێتەوە ئەڵێ وەرە بە زمانی دایک بخوێنە تۆ بە 7 ملیۆن و بە 20 ملیۆن لە تورکیا و لە ئێران هەی هێشتا بە زمانی دایک لە قوتابخانە ناخوێنی چەند جوانتر بوو دەوڵەتە ئیسلامیەکانی دەوروبەرمان ئەوان بیان گوتایە ئێوە مافتان هەیە زمانەکەتان خوا کردوێتی زمانەکە ئێوە شۆک و زمانەکە ئێمە خوا کردە ئەمریکا و ئەوروپا لەگەڵ ئێمن
بەداخەوە وڵاتە ئیسلامیەکان لەگەڵمان نین ئەوەش ئەوە دەسەلمێنێ کە برایەتی ئیسلامی تەنها شیعارە سیاست لە پشتی ئەم بابەتانەوەی هەمومان لە نێو خۆماندا کۆک بین یەک بگرین پشتی یەکتر بگرین چونکە دەوروبەرمان یارمەتیمان نادەن. بەڵێ دەست خۆشمە مەسا کاتەوە دەفەریدەن زۆر سپاس بۆ چونەکان مادوومان زۆر سپاس دەکەین هەروە زۆر سپاس میوانەی بەڕێز بۆ ئێوەش بۆ ڕاوسنجەکانتان سوپاسان دەکەین دووبارە بەخێر بن بینایی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێرا بینەری پرۆگرامی بە کوردی بوون تا پرۆگرامی داهاتوو بەخواتان سپێرم هەر شاد بەختەوە.